هەر مرۆڤێک بۆ جارێکیش بە هەستی کردو کە دڵی شکاوە. خۆشەویستیەکان دوو مۆدێلن. هەندێک کەسن کە لەلایەن خۆیانەوە عاشق دەبن و هەر لەلایەن خۆشیانەوە خلاص دەبێت، چونکە قەت ئەو سورعەتە دە خۆیاندا ساز ناکەن کە بچن بەرابەرە کەسێک کە خۆشیان دەوێت هەستی خۆشەویستیەکان دەرببڕن. بەسەر و زورێک کە کوتمان لەلای خۆیەوە ساز بێت، لەلای خۆشیەوە جاری وا خلاص دەبێت. کارمان بۆ چەشنە خۆشەویستیانە نێدەینە سەر خۆشەویستیانەیە دوولایەنە. یعنی هەردوو لا بەرابەر یەکتری هەستی خۆشەویستیان هەیە، پەیوەندی پێکەوە ساز دەکەن، وەلی دوای ماوەیەکی بە هەزاران هۆیەک هاوکارێک کە هەیە لایەکیان ڕێگای خۆی جودا دەکاتەوە و دەڕوا لە ڕابیتەکە. وەو کەسەی کە ماوەتەوە ئەو پرسیارەی بۆ دێتە گۆڕێ، بڵێ بگەڕێتەوە، بڵێ بۆم پشتیمان بێتەوە، بڵێ هەست بۆ بکە کەوە ڕزیم دەکا، بڵێ قەت ئەو ڕۆژە بگاتێکە بگەڕێتەوە پەیوەندی لەسەر ڕاستاز بێتەوە. ئەمنۆک دەروناسێک کە زۆرمەوە پرسیارە لێ دەکەن. ئەگەر تۆژە پرسیارە لە خۆت کردەوە یا کەسانی دەوروبەرت پرسیاریان لێ کردووی تاخری ویدیۆ سیرکە لە ڕوانگەی ڕەوانناسێکەوە حاڵیتان دەکەم کە ئەو مەبەستە دەگاتەچەوە بە چۆن جێبەجێ دەبێت. پس تا درێژەی ویدیۆ دەگەڵمان بن، بەر لەوەی کە ویدیۆکەش چاولەکەن سابسکرایبمان کەن، لایکمان کەن، تاونمان نەکەن لەوەی گومانتان هەبێت کە هەر ویدیۆیە دەتوانێت خاڵێک بێ بۆی کە گرێک لە ژیانتی پێ بکەیەوە. سیمەنی پەریزەنم دەروونناس بە نووسەر لە خزمەتودام. ئەگەر بۆڤڵین بارە ویدیۆکانی من سەیر دەکەن حتمما بێتان ئامۆژگاری دەکەم کە بچن لاپەڕی من سەردام بکەن. هەر ویدیۆی کە دامناوە هەر جوورێک کە باسم کرد خاڵێکی تێدایە کە بۆ خاڵە دەتوانێت گرێک لێتان بکاتەوە. زۆر جار هەتاکردنەوە یەک گرێژ دەتوانێت ژیانتان بگۆڕە و ژیانتان بەرەو دەراوێکی ڕوون بە قەولی کوردەواری خۆمان بەرێ و هەستێکی خۆشتان بداتێ. بینە سەر باسەکەمان باسەکەی خۆشە، باسێکی بڕاکیژەی مەتەرسیە، باسێکە کە دەتوانێت هەزار جوابی هەبێ، ناتوانین ئەمە ئاوادانیشین بەرابەر کامێرای یەکدانە باسەکە وەکو ڕاضی بڵند و بە ئیزافیت و دەبێتە چوار. ناتوانین ناو خلاصێکین، مە باسی ئینسانەکان دەکەین، باسی پەیوەندیکان دەکەین. هەر مرۆڤێت تایبەتمەندیهایەکی هەیە، کەسایەتێکی هەیە و هەر پەیوەندێکی شەر بەو شێوازە تایبەتمەندیهایەکی هەیە، مۆدێلهایەکی هەیە و شەرایەتێک و هەڵسوکۆتایەکی هەیە کە من ناتوانین زۆر بە گشتی باسی بکەین. بەڵام بە عمانی دەروونناسێک بە زورێکە سعی دەکەم حەول دەدەم کە بتوانم بڕێکی ڕێکوپێک لەسەر یەکەمەوە بتوان من گۆش حاڵێکن کە مەبەستەکە جەریان چێ دێنە بەر لەوەی کە پەیوەندیکە ساز بێ. خۆ ئەوتان لەبیر بێکە کاتێگەمە دەگەینە ئەو تەمەنەی کە هەستی خۆشەویستی بەرابەر جنسی مخالیفی خۆمان دەکەین، یعنی خاتونەکان هەستی خۆشەویستی بەرابەر پیاوەکان دەکەن و پیاوەکان هەستی خۆشەویستی بەرابەر خاتونەکان دەکەن. ئەمە بە عمانی مرۆڤ یەک سری تایبەتمەندی هاتێ دەمێشکمانەوە، شتە هەیەکمان بۆ گرینگە. جا ئەوەی کە بینی لی بکۆڵینەوە کە هەندێک کەسێ مەسەلەن بابێکی سەختگیری هەبوو قەت هەستی خۆشەویستی لە بابە وەرنەگرتو، کاتێک پیاوێک پەیدا دەکات کە ئەو پیاوە دەتوانێت هەستی خۆشەویستی بداتێ بە خۆینە عاشقی دەبێ، ئەو شتێکە نەی بۆ لی دەگەڕێ. ئیوایە زیاتر هەست بەوە دەکا کە پارە دەتوانێت هەستێکی خۆشی بداتێ و ئەگەر دەبینێتەوە کەسێکەیە کە دەوڵەمەندە و پارەی باشی هەیە هەستی خۆشەویستی بەرابری دەکا. هەندێک کەسەکان زاهریان زۆر بۆ مهمە، پێیان خۆشە پیاوێکی جوان بێ یا خاتونێکی جوان بێ و هەر کات کەسێکی ئاوا دەبینن هەست بە خۆشەویستی بەرابری دەکەن. ئەوەتان لەبیر بێمە کاتێک ئەگەر خۆشیمان لە شخصێک دێ لە کەسایەتێک دێ لە ئەسڵدا ئەمە خۆش ئەو شتانەی کە بۆ خۆمان گرنگایەتی هەیە دەو کەسایەتیەدا دیتومانەتەوە دۆزیمانەتەوە و پێمان خۆشە و شتمان هەبێ. زۆر زار مەسەلەن هێندێک کەس عشق و خۆشەویستی بڕێک حاڵەتێکی زۆر نەتوانم بەڵام عێرفانی و ڕوحانی و نورانی ئەوەی لێ دەکەن، بەڵام دا واقعیەتدا ئەمە بەهۆی بیکە پەروەردەبوونێک کە دەبنە ماڵەدا هەمان بۆ لە محیتی خۆماندا هێندێک لە شتەکان بۆمان گرنگایەتی پەیدا دەکا و کاتێک کە تەمەنمان دەچێتە سەرێوە گەورە دەبین پێمان خۆشە ئەو ژیانەی کە داخواستمانە دڵخوازمانە بەدەستی بێنین و هەر کات هەست دەکەین مرۆڤێکمان دۆزیوەتەوە کە دەتوانێت ئەو شتێک کە من لی دەگەڕین بەمەی بدا. خب ئەمەش بێگومان هەستی خۆشەویستی بەرابری دەکەین. تارەکە مشکلێکی نیە، دوو پەیوەندێک ساز بوو، خب بە هەزار دلیل دەتوانێت لایەک لە لایەکیان سارد بێتەوە. یەکەوەی کە شاید ئەو کەسێک کە ئەو کەسە هەستی کردو ئەتۆ هەونی خۆ بۆ نەفرە پەشیمان بۆتەوە. دوو ئەوەی کە تۆ پەیوەندیکەت ئەوەندە ناخۆش کردو کە ئەو نەفرە دەڕۆ، یا ئەوەی کە ئەو نەفرە کە هەستی بەوە کردو کە دەتوانێت دەگەڵ تۆ ئەحساسی ئاسایش و ئارامیشی هەبێ بەڵام ئەلاندە پەیوەندیکەدا و ئارامیش و ئاسایشەی نییە، یا ئەوەی کە دوای ماوەیەک هەستی بەوە کردو کە ئەسەن ئەتۆ هەمشانی بینی لە شانی ویدانی بەبێ خۆش نیە شتە ئەیدامە بدا.
یا زۆر کات تمشا دەکەی ئەو کەسایەتیە هەستی بەوە کردو کە مەسەڵەن پارە بۆوی زۆر گرنگاتی هەیە عشقی نەفرێک بۆ کە پارەیەکی زۆری هەیە بەڵام ئەگەر دێ دە پەیوەندیکەدا تمشا دەکات پارە هەموو شتێکی نێ و ناتوانێت لە پەنای پارەکە ئەو کەسایەتی خراپەی تۆ تەحمل بکە یا شێوازی سوورەت و دووموچاوی تۆی کە هەست کردو کە جوانەوە بەسە بۆی کە پەیوەندێکی خۆشی هەبێ تمشا دەکە ئەخلاقەکەتی پێ جوان نییە زۆر جار بۆ کەمە شتێکمان لە ڕووی شتێکەوە هەڵبژاردۆ بەڵام دوای ماوەیە کەسمان بۆ کردو کە ئەوە ئەو شتێک لازمە ئەمە کافینە یعنی باشەکە هەبێ وەلی ناتوانانی دی تەواوەن ئەمە لەو پەیوەندیە خۆشحاڵ و ڕازیکە پس ئەوەی بزانن هەر کات لایەک لە پەیوەندیکە دەڕاتە دەرێ شتێکی بەکەیفێ نەبوو ئەمن هەمیشە دەڵام کاتێک کەمە دوو ئینسان پێکەوە ئرتباتمان هەیە وەگەوەی یەکدانە پەروەندەمان پێکەوە هەبێ یەکدانە لێ کۆڵینەوەیەک بەرابەر یەکتری دەکەین هەستەکانمان تاقی دەکەینەوە دەرفەتێک بێکتری دەدەین هەر کات دیتمان کە ئەو پەیوەندی خۆش نییە بەدڵی منێ ئەو شتی کەمەلی دەگەڕین هەونێ یا ئەو شتە هەوە وەلی ئەو جوورێک هەستمان دەکرد حسێکی خۆش و هەستێکی خۆشمان دەداتێنی داوەتێ زۆر ئاساییە کەمەلا پەیوەندیکە دەڕۆینە دەرێ ئەمە پرسیارە بۆ کەساتەیەکە لە بێبەجێ ماوە و بە قەولی کوتنی ماوەتەوە سری سوڕماوە کە خۆ هەموو شتێک زۆر باش بوو زۆر عالی بوو ئەدیوە چی لێ هات بۆ ڕۆی و ئەو نیازەی هەیە ئەو داخواستەی هەیە کە بریا گەڕابە بریا پەشیمان بوو باوە تا لێرەدا شتێکیش کە پێم خۆشە باس و بکەم دە دەروون ناسیدا دەڵە کاتێک کە تۆ هەستی خۆشەویستی بەرابەر کەسێکی دەکەی ئەگەر ئەو نەفەرە بە تۆ بڵێ نا لە خۆڕە خەست و خۆشەویستیکە و جەزابێتی ئەو ئینسانە دوو بەرابەر دەبێ ئەوە دەتوان بڵم معاملێکی زۆر تاڵب بەداخەوە کە مێشکمان دەگەڵمانی دەکا کە هەر کەس بەمە دەڵە نا لە خۆڕە بۆمان جەزابتر دڵخواستتر و زیاترمان دەوێت کە ئەو نەفەرەمان هەبێ و هەستی خەمۆکەبوون و ناڕەحەتبوون لە تاوانی دەکەین و دەمان هەوێ بە هەر قیمەتێکە بگەڕێتەوە ئەمە بەستە بە کەسایەتێک کە هەر نەفەرێکەیەتی جوڵانەوەکەشی تایبەت بەخۆیەتی هندێک لە کەسەکان قبولی دەکات زۆر ڕاحەت قبولی دەکات پەیوەندیکە لە بیر خۆی دەباتەوە و حەول دەدا کە لەگەڵ نەفەرێکی جدید پەیوەندێکی جدید سازکاتەوە هندێک لە کەسەکان چ دەکەن دێنن دەست بە داوێنی دوعانوس و نشت و نووس و ئەو بەروبەر دەکەن کە بەڵە بیگەڕێنەوە هندێک دەست دەکەن بە هەڕەشەکردن ئەگەر نەگەڕێم ژۆ بەڵایەت بەسەردێنم ئەگەر نەیکەی ئەو کارەی دەکەم هندێکیش کە دەست دەکەن بەوەی کە ڕژم دەکەنە سەر خۆیان کە دەست دەکەن بە خۆدکۆشیکردن خۆ لە بین بردن ئەو هەستێکی تەرەحم نسبەت بەو نەفرە لە خۆیاندا سازکەن کە توخڵا بگەڕێ و ئەگەر تۆ نەگەڕێ من خۆم دەکوژم خۆم لە بین دەبم یا دەچم فڵان کارە ناخۆشە دەکەم کە ئەگەر تۆ نەگەڕێەوە و هندێک لە ئینسانەکان کە دەچن مەسەڵەن حەول دەدەن ئەو کارێکە ئەو پێی ناخۆشە بیکەن کە بە قەولی کوتنی دڵی بتەزێنن ومە زۆر کەسمان هەیە کە دا گەورە ساڵی داهاتون دەکەنم وتیت خام پەریزان ئەمن ئەو پیاوێکە ئەنجانی دەگەڵ دەکەم یا خاتونێکە ژین دەگەڵ دەکەم ئەسان بە دڵم نییە دڵم باشە بۆ دی خۆ مەجبور نەبووی بۆ مێردت پێکردیا بۆ خواستوتە دەڵە وەڵاهی ئەو دەمی خاتونێک یا پیاوێکم زۆر خۆشویستۆ کە لێم جودا بۆ تۆ من لە حیفی بی هێناومە ئیزدواجم کردەوە و ئەلئانەکان لەو کارم پەشیمانم زۆر جار زۆر کەسان کاتێک کە تەرەفی بەرابەریان دەڕوا بە جوڵانەوەیکی هەڵا شتەکە زۆر تاڵتر دەکەن یەکشت زۆر بە کوردی پێدەڵم کاتێک نەفەرێک دەڕوا یعنی فڵانی ئەمن شتێکم لە تۆدا پێخۆش نییە ئەتۆ هەوشانی خۆم نابینم ئەتۆ دەحەدی خۆمدا نابینم پس ئەتۆ وەختێک دێنی دەست دەکەی بەوەی کە دەڵی خۆم دەکوژم هەڕەشەی لێ دەکەی تهدیدی دەکەی کارهای ناحەزم ناشایست دەکەی دقیقم پێی دەڵێ کە فڵانی تۆ کە هەستت بەوە دەکرم بەکار نایم 100% بەکار نایم کەسێک کە ئەتۆی بە گومانی خۆی هەست کردو کە بە کەلکی ژیانی نایوە باش ئەوەیە کە بەجێت بێڵێ کاتێک کە تۆ پێی دەڵێ پس منەوە دوایە کە تۆڕۆشی و خۆم کوشت دوایە کە تۆڕۆشتی ئەمنەوە هوروژمم کردە سەر خۆم دوایە کە تۆڕۆشی منەوە هەڕەشەت دەکەمە سەری هەڕەشەت پێ دەکەم ئەوەی کە دێم بەدبەختت دەکەم دێم ئابڕوت دەبم دێم فڵان کارە دەکەم دێمە بەردەرکەی ماڵە بابەت ئەو کەسە دەڵە وای ئەگەر 5% مطمئن بوو کە تۆ بە کەلکی نایە ئەوزار دەڵا 100% ئەو شخصە بە کەلکی من نایە هەموو کەسانێک کە خۆشەویستەکان دەڕوا دەتەهی دڵەوە ئەو هەست و ئارەزوویان هەیە و داخواستیان هەیە کە بریا پەشیمان بوو باوە گەڕاباوە دەتێ پەشیمانی کێوە جۆ بدەیە بزانە ئەو دەمی بەبیر خۆتی بێنەوە ئەو دەم چی پێکوتووی چۆنی هەست کردەوە ئەوە مطمئنن کە هیچ کەس لە پڕا پەیوەندێک خلاص ناکە یعنی مەگەم بە قەولی کوردەواری خۆمان کابراش خدا غەزەبی لەگر پێ دەنا هیچ کەس نێکە ئەو شۆ بنۆس بێنە بەیانی پەیوەندیکە خلاصکە بێگومان بەر لەوەی کە شتە خلاصکە هەشتارهایەکی داوە
گلەی هایەکی کردو ناڕەحەتیەکانی دەربڕیوە ئەو هەڵانەی دەتۆ دادی توێتی پێی کوتووی و لی بیستوی کە فڵانی خۆت چاکە ئەو شتە چاکە ئەو شتە بە کەیفی من نیە شتە بە دڵی من نییە و ئەگەر کاتێک یەک نەفەر لە پەیوەندیکە دەڕاتە دەرێ کە دیگەیشتە و باوەڕێک کە تازە ناتوانێت شتە چاکاتەوە ئەتوی بۆ جێبەجێ نابێتەوە ئەتو ئەسەن جواب نادەیەوە و ئەسەن هەمکاری ناکەی و وا باشترە کە بڕوە ئەوتان لەبیر بێت کەسێک کە دەڕوا گەیشتە ئاخری ینی لێت ناومید بۆ پس خاهیشان دوایوێ کە ڕۆی بە کارە ناشیاوەکان بە قسە حەزەکان بە ئەکار و ڕفتارێکە ئەتوی زیاتر لە بەرچاوی دەخا تەلاش بکە کە بیگەڕێنیوە ئەسقەزا ئەتۆ تازە ئەو کاتە دێ بە خۆتدا بێەوە و بگەڕێەوە بڵێ بزانم چی دەویست چی لەم دەویست ئەگەر بۆ جێبەجێ دەبێ بیکە ئەگەر دەتوانی ئەگەر چاو زۆر سادەیە ئەگەر بۆ جێبەجێ دەبێ هەست دەکەی ئەو شتێ ئیرادی لە توی گرتۆ ئیرادێکی دروستە ئیرادێکی بەحەقە خۆت چاکە خۆت گەورەکە ڕۆشتە بە خۆت بکە کارێک بکە کە ئەو نەفەرە ئەگەر ئاوڕێ داوە و چاوی لێ کردیوە بڵ بزانەوەی بەجێم هێشتی لێ هاتۆتەوە و دیتی کە تۆنا گۆڕدراوی تۆ شتە باشە لێ دەراتەوە کەولەی دەگەڕە یەکمان بۆتان دەگەڕێتەوە بەڵام تا زەمانێک کە بگەڕێتەوە ببینێ کە هەر ئەو شتە ماوی قەت و ئینسانە ناگەڕێتەوە و یەکشی دیکەش هەمیشە ئەو باوەڕەتان نەبێ ئەو کەسەی کە ڕۆژەقی پێەیە هەمیشە ئەو هەستە مەکەن کە ئەو کەسەی ڕۆی واقعان بەرهەق ڕۆی بە بۆیە دەڵم مهمەکە ئەو کاتەی نەفرێک بەجێمان دێڵێ بیر لەوە بکەینەوە بزانین چی پێکوتین لەسەر چی ڕۆی لەسەر چی و پەیوەندی بەجێهێش ئەگەر دەبینن حەق لە لایەن گۆیە واللهی بە قەولی کوردی خۆمانداڵ هەزار بەری پشتری پاوێن و هەر بۆ لای مەچنەوە بەڵام ئەگەر دەبینن نا ئەو نەفەرە ئینسانێکی باشە داخواستەکانی لەسەر حەق بوو و ئەو کەسەی ناحەق بوو بۆ خۆتی هەستەوە بکە کە دەبێ ڕۆشتێ بکەی خۆت گەورەکەی ئەو ئامانجانە و ئەو مەرجانەی ئەو دەیهێویست بۆی ئەنجام بدە ئەویش دەگەڕێتەوە ئەمە ناتوانین هەمیشە بڵین خۆشەویستی هەموو شتێک دەکا ئەو ڤتەیەم زۆر جۆلێ بۆ کە دڵ خان فەرزەنەگەر خۆشی ویسپامی قبول دەکردم گەر خۆشی ویسپام تحملی دەکرد نا ئەو ئەمنی نەویست سۆگبنی ویسپا بیستنی چی خۆشەویستی چی بۆ ئەوەندە بە دەزانن کە خۆشەویستی چەسپێکی تونندە کە دەتوانین ئینسانەکان پێکەوە بنووسێنێ ئینسانەکان هەموو منفعەت تەڵەبن هەموو لە دوای خۆشی خۆیان دەگەڕن هەموو ئامانجیان هەیە ئاواتیان هەیە هەموو لە داخواستەکانی خۆیان دەگەڕێن و ئەگەر هەست بۆ بکەن کە نەفەرێک ئەو داخواستانی کە ئەو دەیهەوێتیدانێ زۆر ئاسایە کە بەجێ دێڵێ پس بۆ مەزانە چونکە خۆشی دەوێ هەردەمێنێتەوە و مەزانە چونکە خۆشی دەوێ هەموو شتێکی ناشیاو لە تۆ قبول دەکا ئەگەر واقعان ئەو پەیوەندیە ئەرزشی هەیە خۆتی بۆ گەورەکە هەڵەکانت چاکە و حتمما و ئینسانەکە ئەوڕ دەداتە پشتەوە ببینێ کە تۆ مرۆڤێکە و دڵی دەیهەوێ بۆت دەگەڕێتەوە و ئەسڵ لازمە کارێکی خراپ بکەی ئیتفاقم بەڕێکەس کاری باشتر بکە وەلی لەو بەرەوە ئەگەر دیتە دەو نەفەرەی کە ڕۆیشتۆ لەسەر ناهاق ڕۆشتۆ قسەی خۆڕایی دەکرد مەرچایەکی خۆڕایی دانابوو شتەهایەکی زۆر ناخۆش و تاڵی لێت دەبیست هەمان بهتر کە ڕۆی قەولی کونی دەڵا زەرەر لە نیڤەش ڕابگەڕێتەوە هەر قازانجا پەیوەندی کە بەر لە زوازکردن خلاص بێ زۆر باشتر لەوەی کە بە زواز بگا منداڵ بێتە گۆڕێ بۆ پەیوەندی خلاص بێ دیسانەکانێ دەم هەوێ ئیشارە بۆ بکەمەوە کە واقعان پەیوەندی ژن و پیا کاروساتێکی زۆر قوڵ و پیچیدەیە شتێک نەکەمە ئاوا دانیشین زۆر بەگشتی دەبارەی هەموو کەسدا یەک مۆدێل قسام بکەین هەر پەیوەندی تایبەتمەندیەکانی خۆی هەیە هەر ئینسانی مۆدلی خۆی هەیە وەلی وەک دڕووناسێک فقط دەتوانم ئەو سەرنەخەت بدەمێ ئەو فێڵە چکۆلانەت فێرکەم کە ئەوەی بزانن کەسێک کە دەڕوا شتێکی دەبێت کە دەڕوا ئەگەر دەزانین شتەکەی بەرهەقە خۆتدا سازیکە ئەگەر دەزانین ناحەق دەڕوا لێی گەڕە با بڕۆ بەداخەکی گرانەوە ئەمە زۆر کەسندیوە هەر لەسەرەوەی کە نەفەرێک ڕۆیشتۆ خۆی تووشی سیگاری کردو خۆی تووشی خواردنەوەیشتی خراپ کردو خۆی تووشی پەیوەندی هایەکی خراپ کردو یا مەسەڵەن تمشا دەکەی دەستی لە دەرسخێنەکەی هەڵگرتۆ دەستی لە ئیش و کارەکەی هەڵگرتۆ خەمۆکە بۆ حروژمی کردوتە سەر لەشی خۆی زۆر زار ناخۆشی و ناڕەحەتی بۆ بنە ماڵەکەی ساز کردو یا ئەوەی کە ماوەیەکی زۆر دەستی لە دنیاشتۆ و بە قەولی کوردەواری دەڵا نەحەیای بۆ خۆی هێشتۆ نەحەیای بۆ کەس هێشتۆ و ئەگەر قسەی دەگەڵ دەکەی هەر دەڵە نا ئەو نەفەراگر نەبێ من دەمرم ژیان بێ من بێ ئەو نەفەرە ئەرزشی نییە ئەوە بتەهایەکە کە تۆ بە ئەو وتانەی کە تۆ بە مێشکتی دەدەی دەبێتە سەبەبی وەی کە مێشکت زیاتر ئەو نەفەرەی دەوێت زیاتر بیرەوەری و ئینسانت بۆ زوندوو دەکاتەوە زیاتر دەترسێنێ زیاتر داهاتوێکی تاڵت پێ نیشان دەدا کاگەر و ئینسانە نەبێ پردی قیامەت بساوە وەک دەرووناسێک ئەو پێم خۆشە ئەوەتان پێ بڵم واقعاً دنیا پڕپڕە لە ئینسان قەدیم دەیانکوت دایکم بە زۆری ئەو پیاوەی
ئەمنی بدا بەو ئاغایە یا بابم بە زۆری ئەو خاتونی بۆ من خواستەوە ئەگەر توانی بام بۆ خۆم گەڕابام لەگەڵ دوو نەفەرم قسە کردبا دەمتوانی پەیوەندێکی باشتر نیزانێکی باشتر بۆ خۆم بدۆزمەوە دڵخۆش برای عەزیزم کچ و کوڕی جوان ئەلانەکانێک کە دنیا جەهانی نۆیە وەنگۆ دەرفەتی بەتان هەیە کە پێکەوە قسام بکەن پەیوەندێکی پێش ئیزدواجتان هەبێ کە لەکتری حاڵی بن بۆ دەیکەنە کوردە و ناموسی بۆ هەستەوە دەکەنە گەر 4 ڕۆژتان قسە دەگەڵێک نەفەری کرد حتما دەبێت زواجی دەگەڵ بکەن حتما دەبێت پەیوەندی عاقبەت بەخێر بێ زۆر جارەوەتان لەبیر بێ دوو ئینسان باوەی کە زۆریش ڕێکوپێکن زۆریش ئینسان هایەکی باشن بە کەلکیەکتری نایەن یعنی تەرکیبێکی دروست نین پێکەوە ناتوانن هەڵ بکەن هەمیشەش لزومن ئەوەی کە ئەمە چونکە قسەم دەگەڵ کردو چونکە هەستی خۆشەویستی بەرابەری دەکەم حتما دەگەڵ ئینسانە خۆشبەخت دەکەم وانە زۆر پەیوەندیکان ئەمە دەڕوناسەکان دەڵێن کاتێکە تووشی کێشە دەبێت تووشی ناخۆشی دەبێت بەردەوام ناخۆشی تێدایە ئەو دوو مرۆڤە زۆر سدار ناتوان خۆیان بۆ یەکتری بگۆڕن چاو مەسەلەن تمشا دەکەی تایبەتمەندێکی سفەتی و خوڵقی خۆیی دەیەکیاندا هەیە کە بۆی جێبەجێ نابێ بۆی ناگۆڕێ چ لە خۆی بکە هەمان باشتر کە و نەفەرە بڕوە بەڵام ئەمە ڕوومان لەگەڵ ئەو کەسانەیەکە ئەو هەڵانەی کە خۆشەویستیکەی لێگرتۆ هەڵەهایەکی بەجێیە هەڵەهایەکە کە دەتوان تۆ گەورەکە مەسەن داخواستی بەر لێ دەکا کە ئەخلاقت جوانتر بێ داخواستی وی لێ کردووی کە ڕەنگ پیاوتر بی یا ڕەنگ ژنانەتر بی داخواستی وی کردووی کە ژنی زیندگی بی یا پیاوی ژیانکردن بی یا داخواستی وی لێ کردووی کە دەرسەکەت ئیدامە بدەیت یا داخواستی وی لێ بکەی کە کاسبکارتر بی دوو ڕەفیقە خراپەکانت خەت بچێشی داخواستی وی لێ کردووی کە زیاتر بی جوانی ژیان بکەیت تا ئەوەی کە هەر تەفریحی خراپ بکەی و لە کۆڵانهایەکی خراپ سەر بکەیت ئەگەر ئەو کەسێک کە دەگەڵتە ئەو هەڵانەی لێگرتووی و لەسەرەوانە دەڕوا وەڵا حتما دەبێت خۆتی بۆ چاکەی حتما دەبێت دەستکارێکی خۆت بکەی و حتما ئەو ئینسانە بۆ تۆ دەگەڕێتەوە بەڵام ئەگەر ئەو شتانەی کە لە تۆی دەبێت شتێکێک بە لە دەستی تۆدانێ بۆ جێبەجێ نابێ خودای دەگەڵ بێ ئەتۆش خودات دەگەڵ بێ دنیا پڕە لە ئینسان دەتوانی دە پەیوەندێکی دیکەدا ئەو وتەیە هەر بە مێشکت مەڵەکە بۆم فەرامۆش نابێ بۆم جێبەجێ نابێ بۆم حەل نابێ وەختێک تۆ ئاوا بە مێشکی خۆت دەڵێ مێشکیشت دەڵە دەی باشە مش بۆم جێبەجێ نابێ و بێ بڕانەوە خاتراتی ناخۆش بیرەوەریکان نەخۆشەکانە بەبیر دێنێتەوە دڵتەنگت دەکا خەمۆکەت دەکا و ئەو هەستە تێدا ساز دەکا کە حتما دەبێ دانیشی بە هەر ڕەویشێک کە دەیزانی ئەو نەفەرە بگەڕێنی بە ئەو بەحسە زۆرە حتما دە ڤیدیۆیەکی دیکەدا لە دیسان باسی لێ دەکەمەوە دەم هەوێ ئیشارە بە خاڵهایەکی زۆر بکەم چونکە زۆر کەسم دیوە کە بەهۆی ئەو شکستە بەهۆی ئەو دڵشکانێکی لە خۆی 100 مشکلی دیکەی بە دوادا بخۆی ساز کردەوە بەس حتما دە ڤیدیۆی ئایندەدا باسی زیاتر لێ دەکەم ئەنگۆش بۆی کە منی نەکەن بە ڤیدیۆی ئایندەش دەدەستنەدەن سابسکرایبم بکەن لایکم بکەن تا حمایەت بکرێم و ئینشاءڵڵا هەمیش بە دڵگەرمێکی زیاترەوە بەرابەری کامێرا دانیشم و ڤیدیۆتان بۆ تۆمارکەم پس تا ڤیدیۆیەکی دیکە فعلەن هەمووتان بە خودای گەورە دەسپێرم خوداتان دەگەڵ